تەواوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر سەلامەتی کۆگاکانی تایبەت بە خۆراک لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت لە هەولێر وەک پایتەخت. وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان 28 ڕێنمایی تازەی دەرکردووە سەبارەت بە سەلامەتی ئەو خۆراکانەی کە ڕۆژانە هاوڵاتیان گلەیی لە حکوومەت دەکەن. دەڵێن چاودێریەکی باش نییە لەسەر ئەو خۆراکانەی دێنە نێو ماڵان و لەسەر سفرەکانماندا دەنرێت. دەڵێن ڕێژەی نەخۆشیمان زۆر بووە، پێویستە حکوومەت چاودێری زیاتر بکات. ئێمە لەگەڵ تیمی چاودێری بازرگانی هەولێر چەند کۆگایەک بەسەر دەکەینەوە بابزانین سەلامەتی خۆراک لەو کۆگایانە چۆنە و چێ سەرپێچی کردووە و چێش پابەندی رێنماییەکانی وەزارەتی بازرگانیە. کاکێمە سڵاوت دێبێ پێم بڵێ ئەوە بەنیازی چین ئەمڕۆکە تیمی دەرچوونتان هەیە بەنیازی چین سەردانی چ شوێنێک دەکەن؟ ئەوڕۆکە لیژنەکانمان هاتوونە سەردانی کۆگاکان بکەن بۆ ئەوەی هەڵسەنگانیان بۆ بکەین و کەم و کوڕیەکان و خاڵە لاواز و بێزەکانیان دەنیشان بکەین. لە ڕێنمایە نوێیەکانی وەزارەتی بازرگانی پێویستە هەموو کۆگایەک لە خاڵی یەکەم و جەوهەری کۆگا دەبێت سەقفەکەی چەندەویست پەنەر بێت. باشەوە ئێستا کە کراوە ئەمە چیە؟ ئەوە خۆشبەختانەوەی کە لە کۆگاکان پێشتر چینکۆ بوو، ئێستا گۆڕی وتی دەیکاتە چەندەویست پەنەر بۆ ئەوەی بتوانێت خۆراک و بەرەبوومە خۆراکەکان تێدا بە کۆگا بکات. چەندەویست پەنەر بڵێ ڕێبکە پێدراوە لە چوارچەوەی ئەو ڕێنمایانە. ئێستا دەچینە ناو ئەو کۆگایە ئەو مەخزەنە دەبێت چی بکە لێرکوانە بۆ نمونە ئەمە دەبێت چی بکە ئەمە کاشی بێن احتیاجیە عەرزەکەی هەرەوە کۆنکرێت بێ کێشەمانیە بەڵام هەر کاڵایە کە دابندرێت دەبێت دوور بێ لە دیوار و هەروە لەسەر باڵێتیش بێت نابێت تەبقی دیوار بکرێت چونکە زۆر جا لە حاڵەتی تەبقکردنی دیوار ڕوتوبە و شێ دەگوازێتەوە بۆ کاڵاکان و بەربوومە خۆراک. باشە ئێستا چیتان بینی لێرکوانە؟ چیتان بینی ئێستاەوە باشە بە پێ ڕێنمایەکان؟ ئەوە جارە هێشتا تەواو نەبووە لە قۆناغی تێزدایە ئەوە هێشتا کۆتایی پێ نهاتووە بەڵام وەکو دەبینێنی وەکو خاڵ یەکەمی ئیشەکەیەوە پێشتر چەندە ئەوە چینکۆ بووە ئێستا دەکاتە چەندەویست پەنەر کێشە و گرفتەکانی کەمتر دەکاتەوە بە دنیایەوە. لە مەودووە هەر کۆگایەک سەقفەکەی هەر کۆگایەک سەقفەکەی چینگۆ بێ بە کەلێک نایە و ناگونجێت بە پێ ڕێنمان نابێت دەبێت چەندەویست پەنەر بێ بەڵ. باشە کاکە من ئێستا ئێمە هاتوونێتە ئەو کۆگایە ئەو کۆگایە پێم وایە سەری چینکۆیەوە مخالفە. بەڵێ ئەوە ناگونجێت بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی بازرگانی نابێت هیچ کۆگایەک سەقفەکەی چینکۆ بێت. پێشتری لیژنەکانمان هاتبوون کاڵاکانیان هەموو لەسەر عەرزی دانا و بەبێ باڵێت ئێمە پەسەندمان نەکرد و ڕەتمان کردەوە دیارە ئێستاکەەوە هاتوونە باڵێتیان هیناوە هەموو کاڵایان کردوتەوە هەرچەندە ئەو کاڵای ئەوی لێرە دادەندرێ بە کۆگا دەکرێت موادی علەفیە بەڵام ئەویش بەدڵنیاییەوە فەرامۆشمان نەکردووە هەموو مەرجەکانی هەمووی لەسەر جێبەجێ دەکەین. لیژنەکانمان دەردەچن ئەوان کۆمێت و ڕێی خۆیان زیاتر هەیە لەسەر ئەو بابەت دەتوانی ئەوانیش بابزانین ئێوە ڕۆژانە سەردانی کۆگاکان دەکەن؟ بەدڵنیاوە ئێمە ڕۆژانە سەردانی کۆگایەکان دەکەن بەپێی ئەو کۆمپانیاکە دێن هاوردەی دەینن بۆ وڵاتەکەمان. باشە هاوردەی دەینن چۆن سەردان دەکەن کۆمپانیا زۆر هەیە ئێوە چۆن دەزانن ئەو کۆگایە تەندروستەیان تەندروست نییە بەبێ جیاوازی سەردانی دەکەن یان پشت بە زانیاری هاوڵاتیان دەبەستن؟ ڕۆژانە هاوڵاتیان کە هاوردە دێن بۆ وڵاتەکەمان دێن کتابی خۆیان پێشکەش دەکەن بۆ بازرگانی گشتی لەوێ ڕێنماییمان بۆ دێ ئێمەش سەردانی کۆگایەکانیان دەکەین بەر لەوەی
هاوردەکان بینن دابنێن. باشە بەڵام چۆن دەزان ئەو کۆگای سەرپێچی کردویان نەیکرد بە پێی ئەو ڕێنمایانێک کە وەزارەتی بازرگانی دایدبوون و شقالەکە ئێمە سەردانی شوێنەکە دەگەین ئەگە شیاو بێ ئەو کاتی بڕیاری بەڕێوەبەر باشە باسی 28 خاڵ دەکرد بەڵێ بەو حیسابە بێ بەشێک لە بازرگانەکانیان ئەوانەی کە لەو بوارە کار دەکەن دەڵێ کاکە هەر کۆگایەک 28 خاڵی تێدا جێبەجێ بکرێن نیوەی کۆگاکانی کوردستاندا دەخرێت بەزەبەت دەبێت ئەو ڕێنمایە لە وەزارەت دەرچوە دەبێت ئەو 28 خاڵی تێدا تەنفیز بکرێت بەڵام کۆگاکان وان وانە دەبێت کەم و کوڕیان هەیە ئەمەدا دەخرێت ئێستا ئەمەیان مۆڵەت هێتە ماگە کە تا دوو ماجی بۆ دیاری دەکرێت ئەوە بۆی هەیە ئێستا کاڵا ئێستا بۆی هەیە کاڵەکان بینتە ناوی نەخێر ئێستاکە مەقسەد موادی علەفی هەبوو پێمان لادا لە بەرەوەی لە سەعرز بوو علەفی لێرەدا لە سەعرز و پێمان لادا بۆ ئەوی گونجاو نەبوو کە لە سەعرزدا بندرێت باشە ئێوە سزاکان چییە؟ نی بۆ نمونە کۆگایەک دەڵی چەند ساڵە کاری کردووە بە هەمان شێوەستاەوە بەس ئەمڕۆکەنی علەفی داناوی دیارەوە پێشترش کردوێت یاوانە پێشتر کردوێتی بەڵامەوە ڕێنمایەکانی ئەم ساڵ دەچۆن 28 خاڵە ئەمە ئێستا ئەوەی کە ماوادی بینی دەبێت ینی لە سەرتاوە دەست پێ دەکاتن کە بێتن ئەمە پێمان دەرێکە کۆگایەکمان هەیە مەش دێن ئەو کۆگای ئەو 28 خاڵی تێدا نەبێتن ماوەی مانجێک یان دوو مانجی بۆ دادنێت کە کەم کوڕیەکانی تاوەکە کە بەڵێ نامەشی لێوەردەگرین پاشان کە کتابمان بۆ کردومان کرد اینجا کاتی دانی کە سزای ڕێنمایەکەیە بەڵێ ئەوە چیە ئەو ڕێنمایە ڕێنمایەکە ئێستا توانین سەرتاوە پێ بدەین بەڵێ ئێستا ئەو بەر دەرگای نای بۆ شێوەبی دەرگەکەی هەڵەیە بەر دەرگای بەڵێ ئەکان دەبێەوە سەب کاتن ئەو تابلۆی ئەگە تەمەشاکە تابلۆی ئەوە ها نابێتن تابلۆیەکەشی تابلۆ ئێستا لێرە دوو سەرپێچی بەردەرگای هەڵەیە تابلۆشی نیە تابلۆ دەبێت نابێ بە لافیتەیەکی ئاسایی بیتن دەبێت چوارچیوەیەکی ئاسم بیتن لە بەرزای نووسیتی کۆمپانی فلان بڵێ بەڵام ئەوە کۆمپانی فلان چییە ینی نازانی بۆ خۆراکە بۆ چییە کەس جەم لە بەهادیان ئێمەکەوەی دەکەینیان لەمە دوان نامانەوەیە کە ئەمە بچونە شوێنێکی نەزانستا و کۆگای نازان چی تێدا بەس دێ بۆشتان هەیە بشێن قفلەکە بچنە ژوور بەڵێ ئەمە چکە کە ئەو بازەمان هەیە و بازە بەشە و بەڕۆژ بە هەموو کاتێک بۆمان هەیە کە بچین هەر کۆگایەک بێ بکەین مە بەستم دەوەی ئەوە کەم و کوڕی باشەوە دوو خاڵی تر چییە؟ بلاجکتۆر کامیڕی چاودێری دەبی کامیری هەبیت کامێرەی دەر ساحیبەی هەبی کە دەچین لە ژوورش دەبی کامیری هەبی کە هاتین لێکوانە دەبی ژوورە چی هەبی بۆ کارجێڕی یاخود پاسان بۆ کارجێڕی لە هەمان کاردا ئەگە بین ئێستا لەباتی کارجێڕی دەبی لەمە دو هەیبیتن ئەگە ئێستا تەمەشتاکەن ئەوە ئێستاوە لەسەر کەسکەی لایدایانەوە ئەو بەستە چووە بەسەوە ئەم کۆگایە ئەگەر بە ڕێنمایەکان بێ سەرپێچێکی یەکجار زۆری یەکجار زۆری هەیە بەڵام پێم گوتی یانیەوە سەرەتایەکە ئەمە ڕێ دەدەینێ لە ماوەی مانگە یان دوو مانجێگە بێت و ڕێنمایانە جێبەجێ نەکاتن ئەو کاتەی ئەمە بەی شێوەیە گڕی نادێتن کە لەم شوێنێکی ئێستا من لێ وەستاوم بە سەدان تەنانەت بە هەزاران کۆگای تایبەت بە خۆراکەیە بەڵام ئەوەی کە سەرنجمنی ڕاکێشە لەنێو ئەو کۆگایانەدا کە دەیبینین ئەمە پشتی ئەو کۆگایانەیە کە کۆکایی خۆراکەن ئەو خۆراکەی کە دەچێتە ماڵان سیرکەن ئەمە ئاوێکی پیس شوێنێکی یەکجار پیس لە نزیک کۆگاکان هەیە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان هەرچەندە وەزارەتی بازرگانی ڕێنمایی دەرکردووە کە دەبێت خۆراکەکان بە شێوەیەکی باش پاک و خاوێن بپارێزرێن بەڵام بوونی ئاوێکی زۆر زێرابێکی زۆر بوونی زبڵێکی زۆر نەبوونی شەقامێکی قیرتاوکرا و شەقامێکی باش خاوێن ئەمانە هەموو وا دەکات کە ئەو خۆراکانەی لەو کۆگایانە هەڵدەگیرێن وەکو پێویست هەڵدەگیرێن و مەترسی ئەویان لەسەر بێت بە شێوەیەک لە شێوەکان زیندەوەر ڤایرۆس بەکتریا بۆ ئەو خۆراکانە بگوازرێتەوە پێویستە وەزارەتی شارەوانی بە جددیانە کار بۆ ئەو شوێنە بکات پاک و خاوێنی لە ڕووی دروستکردنی شەقام و نەهێشتنی ئەو ئاوە پیسە بە جددی کاری لەسەر بکات.
کاک مەریوان پێم بڵێ لەم کۆگایە ماشەڵڵا بەرهەمی زۆری تێدایە چیتان دۆزیەوە؟ چی بەسەراتوەم کۆگایە باشە خراپە ڕێنمایەکانی تا ڕادێکی زۆریانی باشە بەڵام لە سەرتانیەوە تابلۆی نییە گرنگترین چدەوەی کە تابلۆی هەبێ لەبەرەوەی کەمە بێرە دابێنەگە بێت و قەپات بی نازانێ و کۆگایەکی تێدایە بڵێ کاتیشین هەنی باشە ماوادەکانی لەسەر پالێ توانەیە بەڵام یەکێک لە ئاگرکوژێنەکانی بەسەر چووە بەسەر چووە یەکێک چەند ئەندا پێویستانی پێویست دەکات بڵێ کەوایە سەرپێچەکان دوو سەرپێچی بوو تابلۆی نییە تابلۆ شتێکی گرنگیانی بەڕاستی ئەگە تابلۆ نەبیتن ئەنێمە نازانین کۆگایەتیانەوە بیتن باشە ئەوە بۆ چان نەکردیەوە ئەوە کۆمپانیایەکەیە هەموو جارێ دێ دەبا تاریخی نوێ لە بۆمان دەینتەوە دادێنێتەوەزی ئاگادار نەبووینیانێ شتێ لەبیرمان نەکرەوە بەخۆیان ینی مەسەلەن دوو مانگ زارێک سێ مانگ چێک دەکەن سەبارەت بە تابلۆ تابلۆشمان ئێستا بۆ تابلۆکە بارانی لێدایە تێک چووە لەساس بیگۆڕن تابلۆیەکەش حازر ئێستا پێشانتان دەدەن بە نەسبەت سەرپێچی شتیوالە ئەمە ئەوەندی لە دەستمان دێ پاک و خاوێنی شتێکی باش بخینە بازار ینی بە خۆمان ینی ئەمە کتابم هەیە ماڵم لە بۆ هاتیە لە تورکیا باشە ماڵەکەمان کە دەینێ ئێرە تەماشای دەکەی ماڵەکەمان ڕالێ نەبووە کتابم هەیە کە نردیتمەوە گەڕاندیتمەوە بەبێەوەی سەحە بزانی بەبێ کەس بزانانی کاکە ماڵ ئەو ماڵە خراپە بڵێ هەموو لیانی بە سەرپێچی هەیە لە کۆگاکە من تێبینیم کردو چەند کەم و کوڕیشکەم بەرچاو کەوتووە کەم و کوڕی تازەیەوە ئەو دەرکەکەی ژێرەوەی کلێنێکی زۆری هەیە زیندەوەر و دەرفەتەکە بۆ لێرپانە زیندەوەر دەتوانانی بێتە ژوورەوە تەنیشتەکانمان گرتیە هەمزانە ئەگەر ئەوە بی بڵێ ئەوە بەرامبەرمان ئاردەک بوو گومبەتێکی زۆر گەورەی من تووسە لە هەموو خۆڵ بە خۆمان قەلابەمان گرتە بندۆزەرمان گرتووە بە خۆمان لەسەر حسابی خۆمان خاوێن کردی لە بەرەوەی ماری تێدا بوو مشتی تێدا بوو دێ ینی لە بۆ مەخزانەکە دەبێ ئاگادار چۆنەوارە ینی شتێکی چاوەڕوان کراوە ئەو زیندەوەرانی تێدا هەبی بەڵام داوام بۆ خۆیان دەبی زوو بە خۆیان دابسنەوە دەبێ ئەو جورز و مشک و ئەو شتانە با من ناوەکە بهێنم بڵێ چۆ خۆتانی لێ دەپارێزەوە بنەکە بۆشە علاجی دادنێ دەرمانی بڵێ لەمە دووە هەموو دەمێدامان هەموو هێوارێک دادێن یەک هەفتە بۆ هەیە هەفتە دەبی ئەو کەم کوڕیان هەموو چاکە بە تایبەتی و ئاگرکوژێنەوە چکشت ئاگرکوژێنەوە زۆر پێویستە خوانەکە کارەساتە گروپدا کارەساتی زۆر گەورەی لێ ڕوودەبێتەوە ئەم کۆگایە لە سەدای بدەینێ ڕێژەکە یان لە خۆی ئەمە تەمەشامان کرد کاڵاکانی بە دیواریش تەبق نەکردو ینی فاسلێکی داوەتێ ئەوە دەسەر بنەمایەکی ستاندار بە کۆگای کردوونە ئەوانە خاڵی بەهێزی ئەو کۆگاینەوە هەروەها فێنکەرەوەشی دامەزراندەوە بۆ وەرزی هاوی ئەوە بەڵێ زۆر لێگەرمێکە شڵنەواسی بوو لە دیواردا هەڵنەواسی بوو لە پرزگەی بوو دەبێ بە دیواردا هەڵواسی لە بەرەو بزانین بەڵێ دەبێ تا 20 پلێسی لیزی بێ بە زۆر باش. سەرپێچی لێرە چیە لەم کۆگایەدا کێشە لەگەر تاریخەکەی مێژوەکەیە ئەوەی کارڕێکەوتی دەرچوون و ما بە سەرچوونی لە سەرنووسرا و ڕەش دەبتەوە ڕەش دەبتەوە ینی بە پێی یاسا نابی ینی بە پێ ئێستا تۆ هیچێک ئاگادار دەبی ناتوانیانە بنێەوە بەزانێ و دەتوانن تاریخەشکە لێدا تۆ لە حالەتی بەسەر فرد و فێرکردن زۆر ئاسان لەو سەرەتای پشکنیان فیزیاییەکان لەوە دەکۆڵێتەوە کە نابێت تاریخ بەدەستی لێ لابچیت و ناشبێت لەسەر ستیکەر و لەجگە لێ بدرێت ئەوەی دەبینینەوە بەداخۆ بەدەستی لا دەچێت ئەوە زۆر بە ئاسانی دەتوانن وەکو بڵێ یاری پێ بکەن و تاریخە چنوێتر لێ بدرێتەوە یان دەستکاری بکە ڕەنگە ئەوە ئامانجی ئەو موادەی ئەوە نەبێت بەڵام ئەوە ئەو بەسەر پێچی ژما دەکرێت بڵێ ئەوە دەبی ڕێکارەکانی خۆمان لەگەڵ جێبەجێ دەکەین چی بەسەر دێمە و ماوەدانە پشکنینی بۆ دەکرێیانیش دەستی بەسەردا دەگرین دەستی بەسەردا دەگرین داوای پشکنینە فیزیایی و مایکرۆبایۆلۆجی لێ دەکەین کە لە سنوورەکان بۆی دەکرێت لە چوارچێوەی دەرئەنجامی پشکنینی فیزیایی و مایکرۆبۆ بایۆلۆجیەکانی ئێمە بڕیاری لەسەر باشە ڕەشکردنەوەی مێژوو هەڵەیە تێبینەکەتان ئەو بەدڵنیایەوە ئەوە یەک لە 28 خاڵک هەیە ڕەشبوونەوەی بەرواری لەسەر هەر کاڵایەک
بۆی نییە بیفرۆشێت و دەبێت دەست بەسەر دابژی دەستی بەسەردابژی بە دڵنیایی کەوای ئێستا بەو حیسابە بێ ئەو هەموو بەرهەمە لێرە دەبێت دەستی بەسەر دابژیرێت تەنانەت ئەو کاڵایانەی کە بەرەوارەکانیان لێزەریە ڕژ نابێتەوە ئەوە دەستی بەسەردا ناژیرێت. ئێستا ئێمە لە شوێنێکی دیکەین لە کۆگایەکی دیکەین ئەم کۆگایە تایبەتە بە دەرمان وەک دەیبینن کارەبای تێدا نییە ئەم کۆگایە خۆتان دەزانن دەرمان بە شێوەیەکە کە دەبێت پلەی گەرمی سابت بێ بەڵام لێرە کارەبا نییە کە کارەباش نەبوو بێگومان کاریگەرێکی زۆر لەسەر ئەو دەرمانانە دروست دەکات ئێستا تیمی چاودێری هاتوونەتە ئەم شوێنە لە ڕێگای ڕووناکی موبایلەوە دانەوێت بزانن مێژووی ئەو دەرمانانە چۆنە بزانن ئەو دەرمانانە بەڕاست بەسەر چووە بەسەر نەچۆ جۆرەکەیان چییە چونکە وەک دەبینرێ ئەم کۆگایانە لە شوێنێکن مەگەر تیمی چاودێری ڕۆژانە سەردانیان دەکات یاخود هەفتانە بزانێ لەنێ ئەو کۆگایانە چ بەزمێکە چ مەسلەیەکە ئەگەر نا بەڕاستی شوێنەکانیان شوێنی شاراوەن هەموو کەسێک دەستیان پێڕناگا کاکێ من چیتان دۆزیەوە لێرە چیتان بینی چی بوو؟ وڵی هەنگاو یەکەم نابێت کۆگای دەرما بێ کارەبا بێت چکە دەبێت بە بەردەوامی ئەو پلەگەرمی کە پێویستە هەی بێت ئەو پلەگەرمی لە ڕەنگە لە غیابی بوونی کارەبا پلەگەرمی لە دەست بدات نەبوونی کارەبە معقولە ینی کۆگای دەرمان چاوەڕوان نەکراوە بە دڵنیاییەوە ئەمە بە دووادەچوونی زیاتری بۆ دەکەین بەشێک لەو دەرمانایان لێرە نەستیکەری وەزارەتی تەندروستیشان پێوە نیە پێویستە هەموو داو دەرمانەکە هاوردە هەرێمی کوردستان دەکرێت و دەبێت پشکنینی وەزارەتی تەندروستی نەبووێت و ئەوە ئەمە دیتم ئەوە ئێستا بە قسەی خۆیان دەڵێن ئەوە لە تێستەکانی وەزارەتی تەندروستی هێشتا دەرئەنجامی تێستەکەمان بۆ نەگەڕاوەتەوە ئەمە ڕازیکردنە ئێمە ناچینە ژێرباری ئەو لێدوان و تێ و بەڕێزانە بەدڵنیاییەوەمە و کۆگای دادەخەین و چاڕوانی دەرەنجامەکانیان دەکەین و بەدڵنیایەوە کۆگای دەبیدا بخرێت چونکە ناکرێت کۆگای دەرمان بێکارەبابی هەندێک بێ سەروبەریش لێ دەبینم ئێستا دەتوانین هەرچی دەرکەشی کراوەتەوە واڵایە و زیندەوەر و زیندەوەری زیان بەخشیش ڕێی بۆ فەرهەمە بێتە ژۆرەوە بەدڵنیاییەوە دەبێت ئەو کۆگای بەم شێوەیەدا بخرێت ئەو کۆگایدا دەخەین چاڕوانی دەرەنجامی پشکنینەکان دەکەین ئەو کاتش لەگەڵ لیژنەکانی بەدوادەچوونی دەرمان هەماهەنگیمان هەیە لەگەڵەوان جەختی لێ دەکەینەوە راپۆرتەکە بۆوان دەنێرین و چاڕوانی دەرەنجامی جوابی راپۆرتیوانش دەکەین باشە پێم بڵێ هەر دەرمانێک کە بێتە کوردستان ستیکەری پێوە نەبێت ئاسایی لە کۆگا بێ بیان ئاسایی نەخێر بەبێ ستیکەر ناکرێت ینی ئێستا ئەمە نایاسایە ئەو دەرمانانەی کە لێرەیە ئێوە هەرچەندە پسپۆڕیتیان لە بواری تەندروستی لە بواری تەندروستی چاودێری تەندروستی خۆی دەبی سەردانی ئەو شوێنانە بکە بەس ئێمە لە میانەی سەردانەکانمان ئەگەر بەرچاومان بکەوێت ئەو ڕێنمایانە بە بەرچاو دەگرین مخالفەیەکی زۆر گەورەیە سەرپێچێکی گەورە بەتاکید بەدڵنیاییەوەش کە کارەباشی نییە ئەوە هەر لە خۆیدا کارە ساڵی ئەم کۆگایش دادەخن بە تاکید دادەخن. ئەوەی کە دەیبینن لەم کۆگایەدا چەند جۆرێک دەرمان بە بێستیکەری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تیمی چاودێری بازرگانی دەستی بەسەرداگرتووە هەر یەکەو بە پێی نمونەیەکیان لێ وەرگرتە لە هەر کارتۆنێک پێم وابێ کارتۆنی زۆری تێدا بوو تیمی چاودێری بازرگانی دەڵێ سەرپێچ چییە هەر نمونەیەک لەوانە دەبین بابزانین چەندە ئەو دەرمانانەی کە لێرەدا کۆکراوەتەوە تەندروستیان تەندروست نییە بەبێ ئەوەی کە بزانن ئەم دەرمانانە تەندروستیان تەندروستنی ئەوان دەرگاکە دادەخەن دەڵێن سەرپێچی کردووە لەگەڵ ئەوەشدا ئەگەر هاتو ئەمانە تەندروست دەرنەچوون دیارە ڕوبڕوی سزای دیکە دەبنەوە و دەبێ ئەو مەوادانەی ئەو دەرمانانەی لەم کۆگایەدا دەستی بەسەردا بگیرێ و لە ناو ببرێ.
بەشی زۆری ئەو ناوچەی پیشەسازی وەکو پێشترش ئاماژەم پێدا شەقامی نییە لەگەڵ ئەوەدا لە ژوورەوە بەشێکیانی ئێستا چەند مەخزنێکمان بەسەر کردەوە کۆگایەکمان بەسەر کردەوە 4-5 کۆگا هەموویان سەرپێچیان هەبوو یەکێکیان هەر زۆر ینی کێشە بوو ستیکەری لەسەر دەرمانەکان نەبوو تیمی چاودێری بە تەواوی دایخست ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە فەرمو ئەمە کۆگایە مەغزەنە ئەوە دەرمانەکەیە ئەوەی تر توزانم کاڕای دیکە لە نێو کۆگاکەیدا هەڵی گرتووە ئەمە بەردەمی کۆگاکەیتی و ئەوە بە شێوەکی گشتی زبڵ لە بەردەم هەموو کۆگاکانی ئەوان داوان لە شارەوانی دەکەن داوا لە شارەوانی دەکەن تۆ خاوێنی هەبێ ناوەڵە من حەزلێنیم ئەو پیسایی هەبێ بۆنی ئەو زیبیامە خنقان لەگەل تۆ بێزار بووی ئارێ وەڵام بۆ نەچیە و بۆ نەمنی کوشتەوە بۆ نەچی ئە بۆنە لە قاسابخانە دێ لەو جۆکێ زیاترە بۆ نەدێ ئەو پیسایی هەر مەخزەنێک هەیە ئەو مەخزەنانە هەمووی خۆراکە دەچێتە ناو زار و گەدە و جەستەی ئینسانەوە چۆن دەبی وا پیس بژینگەکە ئێستا هاوینە هەموو دەبێ خۆر و پیسایی لە دەستانە دەبێ قۆر ئێستا ترێلە نەتانێ بەو شوێنێ وەرێژۆری کەوایە تۆ دەڵێ وەکو خاوەن کۆگا پێشی 4 ڕۆژ هاتما ئێرە نەتانی بوو بە قەمەرا خۆ بێ ئێرە هەموو خۆر تۆ دەڵێیتە وەزارەتی شارەوە ئادیکو ناوێت دەڵێ کاکە ئەو شەقامانە پاک و خاوێنیەکان بۆ ئەو مەخزەنەمە هەموو خودنان خواردنە هەموو جلوبەرکێن هەموو پێویستە پێویستە پاک و ئادیکو نەبێ ئەوە مهمترە لە ناو شاری تۆ کاسبکاری ینی بەرهەم دێنی کاڵا دەهێنی لە دەرەوە بۆ کوردستان ئێستا چاودێری بازرگانی دەڵێ دە کۆگایەکدانێن کار کاکە گومانێ لە کارەکانی ئێوە زۆربەی بازرگانەکان لەم وڵاتەدا کاڵای خاوێن نادەن بە هاوڵاتیان بۆ ئێوە دڵگیر دەبن دەڵێن کۆگا دابنی وڵای بەنسبەت کۆگا و ئەوانەی کە حکومەت داوای کردی ڕاستە بەڵام بە زۆر بە زۆری لە کۆگایەکانی ئێکوانە ئەو مارکێتانەی کە لە کۆگای خەزنی دەکەن شتەکان لەوێ تێکەچی نەک لە لای مامە بەشی هاوردە و هەناردە کە لە وڵاتان شتی هاوردەکەین لە عدودی ڕیقابە هەیە سەعا هەیە هەموو لێ پێچینەوە هەیە چتی ئەکسپاری لە وڵاتان هاوردە هەرێمی کوردستان ناکرێت بە شێوەش باشە بۆ خۆتان بۆ خۆتان کۆگاکە ئەخرەمە کۆگا ئەمەزان ئێستا خەتی ترێلا خەتی ترێلەی بەڕاد لەو مەرزانە بەهش دەفتەریە لەبەر چ بەش دەفتەر لەبەر شتەکەت خەسار ناوی ئەمە جارێک ئێستا ئەو مەقسەدی مە لە بۆ نمونە سەوزەمیوێ سەوزەمیوەکەی نامانە خوارێ بارمان کردەوە زەرمان پێدەگە لە باتی قازان بکەین زەرر دەکەین باشە گومان لە کۆگاکان هەبوو لە جێبەجێکردنی ڕێنماییەکان هیچت بینیەوە بە چای خۆت کاڵای تۆ بە ئەکسپایری ناوێرم ئەشای خۆم بە مناو کۆگانم لە ترێری بەڕادا لە ترێری بەڕاد ناورم ئەشای خۆمان سەوزەمیوەدا بە لەبەر چ ناوێت لەبەر کۆکەکەم بەکەڵ هیچ نایە ئەو کۆکە ناوە ئەم ڕۆتەمە شاکە بزانێ بەکەڵ گدەی هەمووی کەونە هەمووی دە 15 ئێستا وەزارەتی وەزارەتی بازرگانی 28 ڕێنمایی دەکردێ باشە دەبێت خدای کە من نیوەی لە نیوەی دەرناسی مەگەم کۆکە شەریکاتە بە قوتەکان ئەوی ئێستا لە سیستەمی دروست کراوی ئەگەنەکە کاشی تێدانە مەوادی سارکەرەوە عریقی تێدانە هیچی تێدان هیچی تێدانە حکومەت دەبی ڕێنمایی نوێ بداتە کۆمپانیەکان لەس ئەو سیستەمەی بووم دروستە کاکێ من لە کۆی 4 کۆگا بوو 5 کۆگا بوو بە سەرمان کردەوە بەشی زۆریان سەرپێچیان هەبوو هەر ئەمڕۆ سەردانەکەی یانیش هەموو ڕۆژ سەردانەکان دەکەن ینی بۆ جێبەجێکردنی ڕێنمایی لیژنەکانمان بەردەوامن لە بەدواداچوونی جێبەجێکردنی ئەو ڕێنمایەنە پێشتریش بەدواداچوونان بۆ هەموو کۆگایەک کردووە هیچ کۆگایەک فەرامۆژ نەکراوە پێم خۆشە ئەوە بە هەموو بازرگانەکان ڕابگەێنم کەوا ئەو کۆگانە تەنها بە مەبەستی کۆگاکردنی کاڵا دەبی بەکاری بێن بۆیان نییە هیچ پرۆسەیەک یان کارێکی پیشەسازی تێدا بکەن وەکو لە کیسکردن و یان لە تعبیەکردن و یان ئاڵوگۆڕکردنی کارتۆن و قودوەکان ئەو ڕێنمایانە بۆ ئەوەیە کە کەمکوڕیەکان بنبڕ بکرێن بۆ ئامانجەی ئەو کاڵایی کە لەو کۆگایانە بە کۆگا دەکرێت کاڵایەکی بێکێشە و بێگرفت بێت تاوەکو بە شێوەیەکی تەندروست هاوڵاتیان بتوانێت بەکاری بێن ڕێنمایی تازەتان مادەتانەیە کە دەبێت کۆگا جێبەجێکە چەند دەرفەتان داوەتەوان تاوەکو بەخۆ ڕابگەن چووکە پێم وایە لە دوای ئەم ینی ئەو فترەیە دایان دەخەت بە دڵنیاییەوە ئێمە کە لیژنەکانمان دەچیت فترەی محەدەدی کەمیان بۆ دادێن ماکسیمەم زۆریەکەی 1 مانگە لە 1 مانگ زیاتر ئەمە فرسەتی نادێن بەڵام هەندێک حاڵەت هەیە کەوە سەحب کۆگا هەیە دەهوێت کۆگاکەی خۆی بگوازیتەوە بۆ کۆگایەک کە ناتوانانی ئەو خەرجی و مەسرەفەی لەو کۆگایی بکات دەنا ماکسیمەم لە مانگێک زیاتر فرسەتیان نادێنێتەوە ئەو سەرپێچیان تێدا بەردەوام بێنە ناو هیچ کۆگایە
وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ڕێنماییەکانمان تایبەت بە کۆگاکان زۆر وازەحە. ئەولەویەت بۆ کاری ئێمە پاراستنی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. سەلامەتی ئەو خۆراکانەیە کە لە نێو ئەو کۆگایانە ئێستا بە قفلی گەورە داخراوە تێیدا پارێزراو بێت. ئەوان دەڵێن ئەم ناسنامەیە بەپێی یاساکانی عێراق بۆیان هەیە، ڕێیان پێدەدا. هەر کۆگایەک ئەگەر قفلێکی گەورەشی لێبێ ئەوان بە کەتەرێکی گەورەوە ئەو قفلە بشێن و بچنە ناو کۆگاکە پشکنینی تەواو بۆ ئەو کاڵایانە بکەن کە لە نێو کۆگاکان دانراون. بە پێچەوانەوە دەڵێن یەک مانگ مۆڵەتە هەر کۆگایەک سەرپێچی بکە و بەردەوام بێت ئەوان سزای توندی دەدەن. داواشیان لێ دەکەن لە ئێستاوە با ڕێنماییەکان جێبەجێ بکەن. ئەگەر نا تووشی لێپرسینەوە و سزای تایبەت دەبێت. ئێمەش بە دوواداچوون دەکەین و با بزانین بڕیارەکەی وەزارەتی بازرگانی چۆن جێبەجێ دەکرێت. بەرژەوەندی خەڵکی کوردستان لە چێ بێت ئێمەش لەوێ دەبین. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.